خەڵکی هەڵەبجە لەوانەیە هەندێکی کەم خۆشباوەڕ بن بەم قەزیەیە بەم مەسەلەیە، بەڵام کاتیە، چونکە ئەبینین دواتر کە بارودۆخەکە وەک خۆی لێتەوە ئەوەی کە وەکوتم بارودۆخی خەڵک ناگۆڕێت، بارودۆخی ژیانی خەڵک ناگۆڕێت، خەڵک تەنها یەک ڕێگای لە بەردەمایە لابردنی ئەم مافیایانە، ئەم چەتانە، ئەم دەسەڵاتە میلیشایانەی کە ئێستا لە عێراق و لە کوردستانە حاکمن، یعنی بێ بە هاواهەنگی لەگەڵ بەشەکانی تر لە پارێزگاکانی تری کوردستان و بەشەکان پارێزگاکانی تری عێراقا لەگەڵ چینی کرێکار لەگەڵ خەڵکی زەحمەتکێش هاوئاهەنگ هاودەنگ تێبکۆشن بۆ ئەوەی دەسەڵاتێک بێن نەکایەوە کە واقعەن دەسەڵاتی خەڵک بێت، ئەمانە بڕوخێنن، ئەم دەسەڵاتانە نەڕوخێ باوەڕکە هیچ گۆڕانکارێکی باش ڕووناکاتە خەڵکی عێراق و کوردستان و ئەو ناوچەیە هەمووی هەڵەبجەش بە هەڵەبجەشەوە. بۆیە ڕێگا چارەیە کە ئەوەیە خەڵک هەوڵ بدات خۆی ڕێکخراوکات لە هەر بەشێک بتوانن خۆیان ڕێکخراوکان لە هەڵەبجە، بتوانن مەسەلەن ڕێکخراوە گروپی جیاجیا دروستکەن و نوێنەرانی خۆیان پێک بێنن کە ئەم نوێنەرانە بتوانن هەمیشە ناڕەزایەتیەکانیان بگەێنن بە دەسەڵاتداران چیان دەوێت لە ئاو لە کارەبا لە خزمەتگوزاری لە تاعینبوون دامەزراندن و لە هەر شتێکە بۆ ژیانی ئینسان پێویستە، بۆ بەرزکردنەوەی ئاست و گوزەرانی ژیان پێویستە لە ڕێگەی ئەم نوێنەرانەوە ئەتوان دەنگیان بگێنن بە دەسەڵات. ئەگەر دەسەڵات جێبەجێ نەکرد خەڵک بێتە سەرجادە، ئەگەر خەڵک ینی بەهاتنە سەرجادەشی هەر نەیتوانی ئەمانە بسەپێنێ ئیتر ئەبێت داوای لابردنی ئەم دەسەڵاتە بکات.